بناوی خوای گەورە ئێمە وەکو کۆمەڵی گەنجانی وڵات پارێزی کوردستان لە پشدەر و ڕێکخراوی ژنانی ئازادی خوازی کوردستان ساڵیادی شۆڕشی خۆرئاوای کوردستان لە تەواوی گەلی کورد پیرۆز دەکەین. وڵات پارێزانی هێژە بەشداربووانی بەڕێز هەمومان باش دەزانین پلانجێڕێکی گەورە لە دژی خۆرئاوای زێڕینی وڵاتەکەمان بەڕێوە دەچێت و دەوڵەتی فاشیزمی تورکیا و ڕێکخراوی ئەلقاعیدە و جەبهەتولنەسر و کۆمەڵێ گروپی چەتە و تیرۆریستی دیکەی بەناوی ئیسلام هێرش و پەلاماری نامرۆڤانە بۆ سەر خەڵکی سڤیل ئەنجام دەدەن و بە شێوەیەکی دوور لە مرۆڤایەتی ڕەشەکوژی برا کوردەکانمان دەکەن لە خۆرئاوا و کوشتنیان هەڵاڵ دەکەن و دەیانەوێت لەو ڕێگەیەوە دەستکەوتەکانی کوردان لە خۆرئاوا تێک بدەن. بەداخەوە لە باشووری کوردستانیش لەژێر ناوی جیهاد کۆمەڵێک گەنج بۆ ناو ئەو گروپە چەتانە پەلکێش دەکرێن و فریو دەدرێن. ئێمە وەکو کۆمەڵی گەنجانی وڵات پارێز لە پشدەر و ڕێکخراوی ژنانی ئازادی خواز لە کوردستان لە هەمبەر ئەو پیلانجێریە و هێرشە نامرۆڤانەی کە دەکرێتە سەبراکانمان لە خۆرئاوا بێدەنگ نابین و هێرشەکان بە توندی شەرمەزار دەکەین. و دەستەی باڵای کورد بە نوێنەر و یەکینەی پاراستنی گەل یەپەگە و یەپەژە بە هێزی ڕەوای گەلی کورد دەبینین و داواکارین لە هەموو گەلی کورد حکومەتی هەرێمی کوردستان پارت و ڕێکخراوە مەدەنیەکان ڕۆشنبیران وڵات پارێزان و سەرجەم چین و توێژەکانی کورد بە تایبەتی مامۆستایانی ئاینی لە بەرامبەر هەڵالکردنی خوێن و ماڵ و کچ و ژنانی کورد و بە کافردانانیان لە ژێر ناوی ئیسلامدا بێدەنگ نەبن و ئەرکی نیشتیمانی و ئەخلاقی خۆیان بەجێ بهێن و هەڵوێستی مرۆڤ دەستانەی خۆیان دەرببڕن. و داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەین ئەو سنوورە داخراوەی کە لە نێوان خۆرئاوا دروستی کردووە بیکاتەوە. لە کاتێکدا لە دیرۆکدا لەی لە وڵاتە زیلهێزەکان دەکەین کە خاکەکەمانیان دابەش کردووە بۆ چەند پارچەیەک، بەڵام ئێستا بەدەستی خۆمان خاکەکەمان پارچە دەکەین و سنووری بۆ دادەنەین. بۆیە پێویستە وەکو ئەرکێکی ئینسانی ونەتەوەی ئەو سنوورە ڤاڵا بکرێت، چونکە لەو بارودۆخەدا براکان خوشک و براکانمان لە خۆرئاوا پێویستی زۆریان بە یارمەتی ئێمەیە کۆمەڵی گەنجانی وڵات پارێز لە پشدەر. ئێمە وەکو کۆمەڵی گەنجانی وڵات پارێز لە پشدەر هەڵساین بە ئەنجامدانی چالەچێکی ڕێپێوانێکی مەدەنیانە لە شاری قەڵاتزێ بۆ پشتگیریکردن لە کوردانی خۆرئاوا کە ماوەیەکە لەلایەن چەتە و گروپە ئیسلامیەکان بەناو ئیسلامی قەتڵ و ئام دەکرێن، بە شێوەیەکی دڕندانە ڕەشەکوژی دەکرێن بۆ ئەوەی هەڵوێستی خۆمان پشتگیری خۆمان دەرببڕین وەکو گەنجانی وڵات پارێز. ئێمە بەڕۆ بە ماڵ بە هەموو شێوەیەک لە خزمەتیان داین و جارێکی دیکە پشتگیری خۆمان دووپات دەکەینەوە بۆ شۆڕشی خۆرئاوا و ئیدانەکردنی جارێکی دیکە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەو سنوورانەی کە لە بەردەم کوردانی خۆرئاوا داخراوە بیان کاتەوە لەبەر ئەوەی پێویستیان بە ئێمە بە باشوور هەیە و هیوادارین شۆڕشی خۆرئاوا بەرەو پێشەوە بچێت و هەر سەرکەوێت بۆ کوردن. ئەوڕۆکانەمەوە گەنجانی وڵات پارێز لە سنووری قەڵاتزێ هەستان بە خۆپیشاندانێک دژی ئەو تونند و تژانەوە دژی ئەو کردەوە ناشێنانەی کە بەرامبەر خۆرئاوا دەکرێن و شەرمەزاری بۆ ئەو کوردانەی هەرێمی کوردستان باشوور کە لە ڕووی جیهادەوە لە ڕووی شتی ناشێنەوە بەڕایان کردوون لەگە برایەکانی خۆیان بە شەڕیان داون، ئەمە زۆر بەتوندی شەرمەزاریان دەکەین. و سەبارەت دووەمیشیان شەرمەزاری بەوەی دەردەبرن کە سنوورەکانیان داخستونە، ینی پێویستە سنوورەکان بکرێنەوە بۆ ئەوەی ئەو برانی ئێمە و کوردانی ئێمە لە ڕۆژئاوا بتوانن بێن بۆ ناو هەرێمی کوردستانەوە بۆ ئەوی ژیانی خۆیان بە تەواوەتی بەسەر بەرن، بۆ ئەوەی ژیانی خۆیان لێکانی چکەوە نەبێ ئەوان لێکانانی چۆن شتێک وا دەبێ برایەکی خۆ لە جێگایەکی بێ دەرگای لەسەردا بخی نە ئاوی هەبێ نە خواردنی هەبێ نە شتێکی هەبێ ئێسترە بتوانێت بژیە. بەڵام ئەمە بە شەرمەئن ئەمە ئەو کارە سادە شەرمەزار دەکەینەوانێ و پێویستە سنوورەکان بە زووترین کات بکرێتەوە، گەر نەکرێتەوە ئەمەوە هەڵوێستێکەکەمان دەبێت بۆ ئەوەی بتوانین ئەو سنوورە بکەینەوانێ. سەبارەت بەو گلبوونەوەی ئەمڕۆ لە شاری قەڵاتزێ ئەنجامدرا، ئێمە داوا لە سەرۆکاتی هەرێمی کوردستان دەکەین
مەسعود بارزانی کە خۆ بە سەرۆکی هەرێمی کوردستان دەزانێت چیتر ئەو سنوورانە دانەخات بە ڕووی کوردانی ڕۆژئاوا کە پاڵپشتی خۆماندا دەبڕین بۆ کوردانی ڕۆژئاوا من وەکو گەنجێک وەکو کوردێک بە خوێن و بەدڵ لەگەڵیانین داوا لە خەڵکی کوردستانیش دەکەین داوا لە مەلایانی ئاینی دەکەین کە لە ڕۆژی جوعمەدا وتارێک بدەن سەبارەت بەو ڕەوشەی ئێستا لە خۆرئاوای کوردستان چێ دەکرێت ڕێکخراوێکی قاعیدەی تێروریستی دروست بووە لە ئەوە پاڵپشتی لەلایەن تورکیا پاڵپشتی دەکەن لەلایەن هەزار میدی تورکی ئەوروپی بۆ ئەوەی کورد لەنێوە بەرن ئێستا هەلێک ڕەخساوە بۆ کورد کە کۆنگرەی کورد لە هەولێری پایتەخت دەبەسترێ کە دەیانەوێت ئەو کۆنگرەی فاشل بێنێ و فاشل بە هەموو کوردێک بێت سپاس ئەمڕۆ ئێمە وەکو گەنجانی وڵات پارێز لە پشدەر هەستان بەگربوونەوەک بۆ پشگیریکردن لە کوردانی ڕۆژاوا و بانگوازمان بۆ هەموو لایەنەکە کە پشگیریەوان بکەین و ئێستاش لەسەرەوە کە سنوورەکان داخراون ئێمە هەوڵماندا کە بانگوازی لە خەڵک بکەین بێن بەشدارم لەگەڵمان بۆی کە داوا لە سەرۆکی هەرێم بکەین کە ئەوەی سنوورانە دانەخاچی تر بەڕێ ئەو برا کوردانەمان لە ڕۆژئاوا داواش لە هەموو خەڵک دەکەین پشگیری خۆیان دەربن بۆ کوردانی ڕۆژئاوا بۆ سەرکەوتنیان بژی کورد و کوردستان